سڵاتان لەبێ مناڵەکانی هاوڕێمان چۆنن؟ باشین! هەر باش بن. زۆر دڵخۆشین ئەمڕۆ لە بەرنامەیەکی تایبەت لەگەڵ زیتەڵەی هاوڕێمان بە ئێوە شاد بووینەتەوە. با بزانین زیتەڵەش چۆنە. زیتەڵە چۆنی؟ ئەی تۆ چۆنی؟ تەوار باشی؟ من زۆر باشم، تۆ چۆنی؟ زۆر سپاس، هەمیشە باش بی. مناڵەکان ئێوە چۆنن؟ باشی! هەمیشە باش بن. ئەمڕۆ لەگەڵ ئەم کۆمەڵە مناڵە عەزیزە سەردانی شوێنێکی زۆر تایبەت و سوودبەخشەکەین کە لە سەرەتای دامەزرانیەوە هەتا ئێستا سوودێکی ئێجگار زۆری گەیانووە بە مناڵان بەبێ جیاوازی. ئادی تەوار پێم بڵێ بزان مەزانی و شوێنێکوێیە؟ بە دڵنیاییەوە ئێرە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانە. زۆر ڕاستە. ئەمڕۆ لەگەڵە مناڵە ئازیزانەیە گەشتێکەکەین بەناو ئەم ڕێکخراوەیە و ئاشنایانەکەین بە بەشەکان و کار و چالاکیەکانیان. باشە تەوار؟ زۆر باشە زیتەڵەی هاوڕێم، بەڵام پێمان خۆشە سەرەتا چەند زانیاریەکمان بیتێ لەسەر ئەم ڕێکخراوە. وەی بەسەر چاو. ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان یەکێکە لە ڕێکخراوە ناحکومیەکانی بواری مناڵان کە لە کوردستانی عێراق کارەکەن. ئەم ڕێکخراوە لە 16 نۆی 1990 لەسەر دەستی خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد دامەزراوە. لە ماوەی کارکردنیا هەتا ئێستا خزمەتی بە بواری مناڵان کردووە لە بوارەکانی تەندروستی، هەروەها دابینکردنی لانە بۆ مناڵانی بێسەرپەرشت تا ئەگاتە ئەوەی کە خولی زۆر بەسوودیان بۆ بکەنەوە. ڕێکخراوی مناڵپارێز لە شارەکانی سلێمانی، هەولێر، دوهۆ، کەرکووک، هەڵەبجە ئۆفیسی هەیە و هەمووشیان چالاک و بەردەوام من لە خزمەتکردن. زیتەڵەی هاوڕێم وەکو چۆن کە باسی مناڵپارێزە بۆ کردینە سەرەتا کە لەگەڵ مناڵەکان هاتینە ژوورەوە، منیش پێم خۆشە بۆ مناڵەکانی هاوڕێم و ئەو مناڵانی کە ئەمان بینن باسی ئەوەتان بۆ بکەم کە پەیامی مناڵپارێزی کوردستان بۆ ئێوە چییە بۆ مناڵەکان. لێرەیە نووسیمە بۆ ئەوی کە زانیاریەکەتان زۆر بە باشی پێ بڵێم. یەکەم خاڵی یەکەم ئەوەیە کە کارەکەن بۆ دڵنیایی داهاتووی هەموو مناڵێک بە نزیکبوونەوە لە هەموو بوارێک، بوارەکانیش پەروەردەیی و تەندروستی و هەروەها پاراستنە. دواتر کە ڕۆشتینە بەشەکان لەگەڵ زیتەڵەی هاوڕێم بۆتان باسەکەین. باشە؟ هەروەها خاڵێکی تر کارەکەن بۆ پشتیوانکردنی هەموو مناڵێک لە کوردستان بەبێ جیاوازی ڕەگەز و نەتەوەش. و لەگەڵ ئەوەشە کارەکەن بۆ نەهێشتنی نەخوێنەواری لە عێراق و دەرخستنی نەهامەتیەکانی مناڵەکان. و کار دەکەن بۆ باشترکردنی ژیانی مناڵەکان، واتە ئێوە بۆ ئەوی کە ژیانتان خۆشتر بێ بە نزیکبوونەوە لە ئێوە و نزیکبوونەوە لە خێزانەکانتان. زۆر باش خۆشتەوارجان، زۆر باش بووی، هەر بژی بژیت. زیتەڵەی هاوڕێم پێمان خۆشە مناڵەکانی هاوڕێشمان خۆیان بناسێنن. زۆر باشە، با بچینە لایەم بچکۆلە جوانە. چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ئافەرین. چووتەتە قوتابخانە؟ لە پۆلی چەنی؟ لە پۆلیە. ئافەرین. لەوانەکانتان باش بە باشە، هەوڵ بە بە باشی بخوێنی بۆ ئەوی لە قوتابخانە سەرکەوتوبی. باشە؟ ئافەرین. ئەی تۆ ناوت چی بوو؟ مەستی. ئێمە شاوڕێکمانەیە ناوی مەستیە، ئەوی شۆک و تۆ ئاوا زیرەکە. ئافەرین. مەستی لە پۆلی چەنی؟ لە پۆلی 2. ئافەرین. ساڵێکی ترە چیتە پۆلی 3 وایە؟ باشە تۆ لە پشوویاوی ناخۆ بەچیەوە سەرقاڵەکەی؟ خوێندنەوە، یاریکردن، مەلەکردن، وەرزش چیەکەی؟ بە یاریکردن. ئافەرین. ئەی باشە تۆ ئەزانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چەندین کازیوەی هەیە، کازیوەی سەرشەقامی هەیە، کازیوەی سەرای هەیە. لەو شوێنانەیە خولی زۆر بەسوود دەکاتەوە. بۆ هەوڵ نای بچیتە ئەوێەوە خولی زمان خوێنی، خولی وێنە کێشان ئەوانە؟ وەڵای دایکم نازانێت. ئێدە باشە کە ڕۆیشیتەوە بە دایە و باوە بڵێ ئەو ڕێکخراوە کازیوەکانی هەیە، لە کازیوەکانە خولی بەسوودیان هەیە، پێویستە بچی بۆ ئەوێ. باشە؟ ئافەرین. هەر بژی.
چۆنی باشن هەر بژی ئافرینەوە تۆ تەمەنت چەندە حوت حەوت ئەی لە پۆلی چەندی دوو لە پۆلی دوو زۆر باشە هەر بژی باشە تۆ وەرزشەکەی بەڵێ چ وەرزشەکە حەز لێیە ڕاکردن. ڕاکردن ئەتوانی خێرا ڕابکەی بەڵێ باشە پێشبڕکێ بکەین بزانین کامە خێراترین باش باشە ئێستا ئێرە گونجاو نییە بەڵام لە کاتێکی ترا بێکەوە پێشبڕکێکین باشە باش زۆر باشە تۆ پشووی هاوینە چۆن بەسەرەبەی بە خوێندنەوە یان بە یاریکردن خوێندنەوە خوێندنەوە هەر زۆر باشە باشە تۆ لە هاوینە بەشداری هیچ خولێکی کردووە خولی میوزیک وێنە کێشانە شتانە ناوەڵا دە باشە ڕێکخراوی ناوپارێزی کوردستان وەکو بۆ هاوڕێشتن وت کاسیوەکانی هەیە کاسیوەی سەرای هەیە سەرشەقامیە چەند کاسیوەیەکی تری هەیە کە خولی زۆر بە سوودی تیاکەنەوە هەوڵ بە بە خێزانەکە و بڵێ بوو بن بۆ ئەوێ ناو بنووسیت و لە خولێکا بەشداربی باشە باش زۆر باشە هاوڕێکە مەر بژی چۆنی باشم باشی ناوت چییە نالی ئافرین کاکە نالی کاک نالی تەمەنت چەنە هەشت ئەی لە پۆلی چەنی سێ باشە ئەمڕۆ ئێمە هاتین بۆ کوێ ڕێکخراوی وەرە بە گوێتانیڵم ڕێکخراوی ناوپارێزی کوردستان هاتین بۆ کوێ خانی ناوپارێزی کوردستان ئافرین هەر بژین ئەزانی ئێرە سوودی بە مناڵان زۆر گەیاندووە لە بواری تەندروستی هەروەها مناڵانی بێسەرپەرش هەروەها ئەو مناڵانەی کە کارەکەن ئەم ڕێکخراوە هەوڵیاوە هاوکاریان بکات و شوێنیان بۆ دابینکە باشە ئەی تۆ لە هاوینە بەشداری هیچ خولێکی کردووە بەڵێ چ خولێک وێنە کێشان بەڵێ ئافرین زۆر باشە هەر بژی تەمەند درێژبی باشە تەوار با پرسیارێکیش لە تۆ بکە وەبزان تۆ گۆرانی مشتی باشە هەیە وایە باشە ئەو کاتێکەوە کارتانە کرد لەگەڵ ڕێکخراوی ناوپارێزی کوردستانی هیچ هەیە بەڵێ زیتەڵی هاوڕێم منیش مناڵەکان بە مناڵی کە لە تەمەنی ئێوەیە بووم لەگەڵ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کارمان کردووە پێکە و چەندین کلیپ و گۆرانیمان هەبووە زۆر باشە کەواتە لەو کاتەوە مناڵپارێزی کوردستان لە خزمەت بەردەوامن هەتا ئێستا وایە بەڵێ خزمەتێکی زۆر باشیان کردو بە مناڵەکان زۆر باشە با بچینە لای مناڵەکانی تر چۆنی هاوڕێکەم باش باشی ناوت چییە هەستی هەستی ئەو تۆ خوشکی مەستێکە بووی بەڵێ ئافرین مەستی هاوڕێش خوشکیشە هاوڕێکی باشی منە هەستی تۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار هەر بژی حەزت لە چوانێکە زۆر وێنە کێشان زۆر خۆشە باشە ئەی تۆ ئەزانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لە کازیوەکانە خولی زۆر باشی وێنە کێشانەیە کە مامۆسای باشی بۆ مناڵان دابین کردووە باشە هەوڵ با کە ڕۆشی تۆ بە خێزانەکە و بڵێ لە یەکێک لەو خولانەی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کە کازیوەکان کردویانەتەوە بەشدار بیت و بۆ ئەوەی ئاستێکی باشە هەبێت لە وێنە کێشانە باشە هەر بژیت ئافرین سوپاس بۆ تۆ چۆنی باشم باشی هەر بژی ناوت چی بوو ڕۆشن هەر هەمیشە ڕێگە و ڕۆشن بێ هەمیشە کێشاوە بی باشە تۆ لە پۆلی چەندی ڕۆشن چوار لە پۆلی چوار زۆر باشە ئافرین باشە تۆ لە پشووی هاوینە خۆ بەچیەوە سەرقاڵەکەی بە خوێندنەوە یان بە یاریکردن یان بە خولی وێنە کێشان خولی میوزیک مەلەکردن وێنە کێشان زۆر باشە تۆ تا ئێستا لە هیچ خولێکا بەشداری کردووە نا زۆر باشە کەواتە هەوڵ بە لە ڕێی کاسیوەکانەوە بەشداری خولێک بکە بۆ ئەوەی سوودت پێ بگێنن باشە هەر بشی زۆر سوپاس بۆ تۆ چۆنی باشی ئافرین ناوت چییە لازیا ناوێکی زۆر خۆشە لازیا لە پۆلی چەنی دەرچووی بۆ شەش ئافرین باشە لەوانەکان تا زۆر باشی لە چوانەیەکان زۆر باشی بیرکاری زانست بیرکاری باشە سێکەڕە سێ چەندەکە نۆ هەر بژی ئافرین زۆر باشە هاوڕێ باشەمان باشە لازیا تۆزانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان تا ئێستا هاوکاری چەنەها مناڵی نەخۆشی کردووە کە ناردوونیەتە دەرەوەی وڵات
ئەوانەی کە پێویستیان بە چارەسەر هەبوو بێ لێرە هەوڵیان ناوە بە زووتری کات چارەسەری بکەن بەڵێ زۆر باشە کەواتە ئێمە پێویستە سوپاسگوزاری ئەم ڕێکخراوە باشە بین وایە زۆر باشە ئافرین ئەی تۆ لە هیچ خولێکا بەشداریم کردووە نا زۆر نا زۆر باشە بۆ ئەوەی کە پشۆکەی هاوینمە بەباشی تێپەڕێ پێویستە لە یەکێک لە خولەکان بەشدار بین تۆش ئەوڵ بە لە یەکێک لە کازیوەکانە لە سلێمانی بەشداری خولەکان بکەی باشە هەر بژی هاوڕێ باشەکەم سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆ چۆنی هاوڕێ باشەکەم باش باشی ناوت چییە لاوی لاوی کاکە لاوی تەمەنە چەنە دا ئەی باشە لە پۆلی چەنی دەرچوو بۆ پێنج دەرچووی بۆ پێنج ئافرین باشە لاوی سەیری وێنەی دواوەکە ئەها وێنەیە ئەوە ئەزانی باسی چیەکە چاودێری تەندروستی واتە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بەردەوام چاودێری تەندروستی مناڵانەکە ئەو مناڵانەی کە کارەکەن لەسەر شەقامەکان ئەو مناڵانەی کە نەخۆشن پێویستیان بە چارەسەرە ئەم ڕێکخراوە هەوڵەیە بەردەوام چارەسەریان بکات و چاودێریان بکات و لە هەر شوێنێ چارەسەریان هەبێ بیگەێنێتە ئەو جێگەیە وایە زۆر باشە ئەی تۆ لەوانەکان تا چۆنی لە هەموویان باش لە هەموویان باشی ئەی تا ئێستا بەشداری هیچ خولێکی کردووە چ خولێک مەلەواندا مەلەوانی زۆر باشە کەواتە تۆ مەلەوانی شەزانی مەلەوانی وەرزشێکی زۆر باشە بۆ جەستەمان بۆ مێشکمان بۆ بیرکردنەوەمان هەوڵ بە بەردەوام بی لە مەلەوانی باشە زۆر باشە ئافرین بۆ تۆ سپاس چۆنی باشم باشی ناوت چییە ئادەم کاکە ئادەم تەمەنە چەنە 11 ساڵ ئەی لە پۆلی چەنی دەرەچەم بە شەش دەرەچێ بۆ شەش زۆر باشە ئەی لەوانەکان تا باشی زۆر باشە نەبینم بڵێن ئەمە کەوتووە ئەم ساڵ باش نەبوو ئەبێ بەردەوام باش بی لەبەرەوەی هاوڕێکانی من هەمویان سیرەکەن باشە ئافرین هەر بشی باشە تۆ ئەزانی ئەو مناڵانەی کە لەسەر شەقام کارەکەن ڕێکخراوی مناڵپارێز هەمیشە چاوی لێیانە و هەمیشە ڕێنماییانەکە بەپێی توانە هەوڵەیە کە کار نەکەن چونکە کارکردن بۆ مناڵان گونجاو نییە وایە ئافرین باشە پێم بڵێ تۆ بەشداری هیچ خولێکی کردووە تا ئێستا بەڵێ چ خولێک مەلەوانی مەلەوانی زۆر خۆشە لە هاوینە وایە لە زستانی شار خۆشە بەڵام من زیاتر حەزم لێ لە هاوینە مەلەوانی بکە زین بۆ ئەم گەرمایی ئێستا مەلەوانی نەبێ هیچ شتێ فێرکێ ناکاتەوە وایە ئافرین هەر بژی هاوڕێکم تەمەن درێژ بی چۆنی هاوڕێکم باشی ناوت چییە سۆما خان دەنگ و باسە چۆنە وەڵا باشە سۆما لە پۆلی چەنی شەش پۆلی شەش ئافرین ئەی لەوانەکانت چۆنە لەوانەکان تا باشی زۆر باشم زۆر باشە ئافرین باشە سۆما تۆ زانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کە ناوی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانە تەنیا خزمەتی مناڵی کورد ناکە خزمەتی مناڵانی سەرجەم پێکهاتەکانەکە مناڵی عێراق هەمووی بەگشتی بەبێ جیاوازی نەتەوە و ئاین تۆ زانی ئەم ڕێکخراوە هاوکاری هەموو مناڵە ئاوارە و بێلانەکانی کردووە باشە ئەی تۆ بەشداری هیچ خولێکی کردووە تا ئێستا ئەدی چ خولێک خولی زمان چ زمانێ ئینگلیزی و عەرەبی ئەو بەڕاستیتە هەلو ئەم فاین باشە تۆ شتا نەزانی باشە هەوڵ بە فێری بنیشتێ باشە ئافرین هاوڕێکە زۆر باشە تەمەن درێژ بی سپاس بۆ تۆ مناڵەکان ئێستا ئێمە هاتوین بۆ بەشی تەندروستی لەگەڵ زیتەڵەی هاوڕێشمان پێمان خۆشە ئەم بەشە لەلایەن دکتۆرێکەوە کە دکتۆر هێرش بۆمان باس بکات ناڵە جوانەکان بەخێر بێت زۆر سپاس زانیتە مناڵپارێزی کوردستان ئیشی چییە؟ یەکێ لە بەشەکانی مناڵپارێزی کوردستان پێڵێن بەشی تەندروستی بەشی تەندروستیە زان تەندروستی نانی چی؟ نانی مناڵێک ئەگەر بوێ لەشی ساغ بێ و تەندروست بێت و ئازاری کەم بێ ئەبە دایمە خواردنی باش بخوا میوە بخوا وەرزش بکە زوو بخەوێ باشە تۆ کەمانە و کرد کەمترین کات ئازارێ ئەبێ کاتێک کە مناڵ هەندێک جا ئەو شتە باشانە ژەکات هەندێ مناڵی ژێ ئەوانە ناکات تووشی ئازارێکە بێت سەرەکی بەیانی گەڵەسی سکیێشێ بەیانی گەڵەسی قورگیێشێ بەیانی گەڵەشی سەریێشێ ئەمانە پێڵێن ئازار وانە هەموو ناڵێک توژە بێ بەس بۆی کەمترین جار توشبی ئەبێت تۆ ئەم شتانە بکەی باشە ئەبێ زوو بخەون دایمە خەریکی مۆبایل نەبن باشە
ئەبێ وەرزشکە وەرزش نەک پاسکی لە سەجادە لێ خوڕی تو سەهارێک لێ با قاچ پشکی و چیتۆ پێویستی بە تەندروستی بێ باش وەزر لە شوێنێکاتی لە باخێکا لە شوێنێکا کە ساریتیانە بێت لە ماڵەوە لە سەربان لە کاتی خۆیان نەک لە قچێ نیوەڕاتۆ بچیت گەرمایەک لێ بات و دوای نەخۆشکی ویسکە بچێت لە کاتێکی فێنکیە باش ئەبێ خواردنتان باش بێ ئەبێ میوە بخۆن ئەبێ گۆشت بخۆن پاقلبە بخۆن میسک بخۆن کەوانە خۆرەزانی چی لێ تەندروست باشە بێ باڵا و بەرزە بێ قژ جوانە بێت ئازا ئەبیت تر نەخۆش ناکەوی بەم هەندێک جار لە پڕ هەڵسی ڕۆژێک هەڵسێکی ئازارێ هەیە سکی یەشێت قورگی یەشێت لەو کاتیا بێ چی بکەیت سەردانی دکتۆرکەی ئافرم ئابێ سەردانی پزیشکەی پزیشک لەکوێ هەیە یعنی لەخوا بەزای وڵاتەکەی ئێمە پزیشکی زۆرتیایە سەیەکی لە هەموو کۆڵانێکە بینایەکی گەوری جوان کراوە تۆ پێڵێن بنکەی تەندروستی خەسخانە هەیە ئەم شوێنە نازان ئیشیان چییە؟ ئیشیان ئەوەیە کە مناڵێک ئازاری ئەبێ ئەچێ بۆ ئەوێ دکتۆرێک هەر وەکوکە باوکی وایە دەئەنیشێت دەستێکی لێ یا یەکسەر دەزانێ ئازارەکەی چییە شروبێکاتێ تامی شلیکە ئازارەکەی نامێنێت کەواتە خەستەخانە سوودیە سوودی نییە سوودی هەیە تۆ حەزەکەی تابانی ئازاری هەبێ حەزەکەی بە شروبێکی خۆش شروبەکە بخۆی تو یەکسەر ئازارەکە نەمێنێ کەواتە کە هەش کاتێ هەستێک کرد و ئازاریە چیتە خەستەخانە زۆر جار لە خەستەخانەش زۆربەی کات شتەکان زۆر سووکە هەر شروبێکی تام خۆش وەرەگرێ جای وای هیچی نایت تێڵ بڕۆ ماڵەوە ئاو بخۆ شۆربا بخۆ لە فەی دەرەوە مەخۆ شتی پیس مەخۆ بە خۆ چاکەبی زۆر باش کەواتە دکتۆر تۆ ئێوە مناڵپارێزی کوردستان هاوکاری مناڵەکانە بن بۆ ئەوەی کە بە دوور بن لە نەخۆشی سەردانی بەڵێ ئێمە ڕێنمایانەکەین ئەڵێنەوە ئاگاتان نەخۆتان بێت و بەدەر لەوەش هەندێک جار زۆر کام سەیەکی ئازارەکە لە بەرەوەی مناڵەکە ئەگەی لە خۆی نەبووە سکیە شاوە شاردوێتەوە بە دایک و باوکی نەوتووە یان پیان تۆ شروبێکی خۆش بۆنی خواردووە هەر خواردوێتەوە توی کردوێتەوە سەیەکی نەخۆشەکە قورسە بێ کە نەخۆشەکە قورس بوو هەر چارەسەرەکرێ بە چارەسەرەکەی زەوجار کاتێکی زۆری ئەوێ یا پێویستی بەدەر یا پێویستی پێڵێن تۆ خەستەخانەیەگێ لە وڵاتێکی ترە ئەچی چارەسەریکەی هەر لێ زۆر بەسیتە ژوورێک داتنن لەوانێ سەعات تێ بخەوی کاڵەسی چاگویتەوە بام لەو کاتانە ئێمە چیەکی یارمەتی ئەو کەسانەیە کە ناتوانین بڕۆن یەنە لای ئێمە ڕێگایم پیشانەین یارمەتی دایک و باوکەکە ئەین ئەڵین ئێوە چارەسەرەکەتان هەموو وڵاتی لە هەموو دنیا وایە هەر وڵاتە دەوڵەمەندەکانی شۆرە ئەمریکا سەیەکی چتە خەستەخانەیەکەوە ئەڵێ لە وڵات لەم شاری ئێمەیە چارەسەرەکەی تۆ 2 ساعتی پێچێت 2 ساعت دەخەوی خۆیش نییە دەرمانێک تێنە بۆنی سێوای خەول لێگە هەڵەسی چاکبیت تۆ شتەکان چاکبۆتەوە لەو کاتە ئەو نێرە بۆ شارێکی تر ئەمە لە ئەمریکاشە لەبۆ لە هەموو دنیا هەر وایە هەندێک کات پێویستە کات تۆ بۆی چارەسەرەکە و ڕێک بێت باش بێت زوو بێت و یەکسەر چاکبیت تۆ بچیت سەردانی شوێنێکی تر بکەیت لەو کاتە مناڵپارێز هێنە لای ئێمە یارمەتی دایک و باوکەکەین و ئەڵین وەرە بڕۆ بۆ فلان شوێن و لەگەڵ بەعزێ خەستخانەی عیلاقەمان هەیە و ڕێکی خین و ئەینین بۆی چارەسەر وەرگرێ و چاک بێتەوە چارەس بۆی تە ئازاری نامێنێت پێشگەل لەوەش بەعزێ خەستخانەمان هەیە لە کوردستانە بۆ منە خەستخانەی هیوامان هەیە خەستخانەی هیوا چییە هەر نەخۆشیێکی ئاساییە کە خەڵکی گرێ و چاکە بێتەوە بەم ئەوە تۆزە کاتی زۆرەوێت عیسەیەکی بەعزە نەخۆشی هەیە خوێنە چاکبوونەوەی هەز بەردەوام بەس دووبانە بێت لە خەستخانە بێت لە خەستخانە چییە کاخۆ لە خەستخانە ئازاری نەیان دانیشی ئازارەکی کە بۆیە کەمیەکەنەوە برین شروبێکیێنێ هەبێکیێنێ دەرزیەکیێنێ کە ئازاری نییە سێکی ئازارەکەی نامێنێ بۆ خۆ شەو لەوێ ئەخەوێت لەو کاتانەیە مناڵپارێزەکەی چیەکە ئەچێ سەرێکە حەفلەیان بۆ ئەکات یارمەتیان هەدیان بۆ ئەبا بۆی مناڵەکان بێتاقەت نەبن دڵیان خۆش بێت کەواتەیە مناڵپارێز لەوەش ئیشە کات بەشی ترمان هەیە بۆ منە بەعزە نەخۆشی هەیە مناڵ هەیە لە دایکە بێسێکی گوێی نابیستێت چۆن تۆ لە دایکە بیا قژە چەنە جوانە لوولە ئەو قژی درێژە ئەو قژی زەردە ئەو قژی لوولە ئەنواع ڕەنگ هەیە بەعزە مناڵی ژێ ڕەنگێکی تایبەتی هەیە گوێی لە شت نییە ئەمە این چیەکەین لێرە جیازمان هێناوە چەنە مناڵمان هێناوە 2 ساعت خەوتووە هیچمان لێ نەکردو 2 ساعت خەوتووە کەسا بۆتە سێگا جیازمان بدەنەوە وەکو ئێوە گوێی لە شتە جا بۆ ئێمە فێری قسە بێ ئینەین بۆ لێرە دکتۆرمان هەیە تایبەتە بۆ دائنیشیە قسەی فێرەکات تا فێرە بێت و لەگەڵ وایەتە مەکتەب و سەیەکی باش بووێتەوە کەواتە مناڵپارێز ئێمە لەم بەشەیشمان چییە ئەگەر مناڵێک ئازارەکەی سەیمان کرد تۆ زەکاتی ئەوێ و دایک و باوکەکە توانایان نییە دایک و باوک مەژغوڵن کاک دکتۆر باشە ئەگەر ئێمە مناڵ خواردن و میوە نەخۆی چیمان لێت ئەگەر خواردن و میوە نەخۆی یەکەم شت نەخۆشەکەوی
جازای چی لێ تۆ بڵین ئێستا هەمووتان حەزەکەن باڵتان بەرز بێ ئەی چوە حەزەکەن خشتان درێژ بێ بەڵێ کوڕەکان حەزەکەن ئازا بن بەڵێ ئێوانە زای پێویستی بە چییە ئەوە بێ خواردن میوە لێکە ئەگەر خواردن میوە نەخۆی باڵا بچووکە بێتەوە قژە هەڵەوەرێ چاو کزە بێت هێزن نابێت کە تۆ زیاریەکێ بێت دابنیشی سی ڕفقەکانی بکەیت خواردن و میوە وزەیە باڵا و بەرزەکە بەخەوت ئەکا ڕەنگ و ڕوو جوانەکە باشە زۆر باشە کەواتە مناڵەکان ئاکان دکتۆر ئەڵێ چی ئەڵێ پێویستە هەمومان نانی باش بخۆین هەروەها میوەی باش بخۆین بۆ ئەوەی توانە وزەمان هەبێ و ماسوولکەکانمان زۆر بەهێز بێ باشە زۆر ڕاستە زیتەڵە لەگەڵ ئەوەیە مناڵەکان بینیمتانە بەرنامەی گەشت و زانیاری مناڵی تری تەمەنی ئێوە بردمانن بۆ هۆڵێکی لە جوانی بۆ ئەوەی کە ئاشنایانکەین بە وەرزش و تەندروستیان زۆر باش بێ لەگەڵ ئەوە ئێوەش دەتوانن بینەری ئەو بەرنمەیە بن بۆ ئەوەی کە بزانن وەرزشکردن چەندێک تەندروستە وەکو دکتۆر کە باسی کرد و چەندێکیش پێویستە لەگەڵ خواردنی تەندروستیش کە زیتەڵی هاوڕێمان بۆی باسکردن کەواتە مناڵەکانی هاوڕێمان پێویستە گرنگیەکی زۆر بە وەرزشکردن بن و ئاگاتان لە تەندروستی خۆتان بێ وەکو کاک دکتۆر کە بۆی باسکردین وەکو زیتەڵش کە بۆی باسکردین خواردنی تەندروست بخۆن باشە؟ زۆر چاکە کەس لە ئێوە پرسیاری هەیە؟ ئەی تۆ زیتەڵی هاوڕێمان پرسیاری هەیە؟ پرسیاری چیمە بێ کاک دکتۆر ئەو هەموو شتە باشەیە بۆ ڕوون کردینەوە ئێمە زۆر سپاسی کاک دکتۆرەکەین وەکو مناڵان بەڕاستی ئێوە خزمەتێکی زۆر باشتان کردووە بە مناڵانی کوردستان لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لەبەر ئەوەی من ئەزانم ئێوە جیاوازی ناکەن لە نێوان مناڵانی کورد و هەروەها ناوچەکانی تر هەروەها جیاوازی ڕەگەز و ئاین و ئەو شتانە زۆر سپاس بۆیەوە کاک دکتۆر بەڕاستی دەستخۆشیمانەیە بۆتان هەر بمێنن بۆمان بەخێر بنێ خوا زۆر سپاس بەخێر بن بای بای زۆر سپاس کاتێکی خۆش بای بای زۆر سپاس باقیکەوە بڕۆین بۆ بەشێکی تر مناڵ ئازیزەکان ئێستا ئێمە لە بەشێکی تری ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانی ئەویش بەشی بەرنامەی پەروەردەیە ئێستا هاتووین بۆ لای سروەخان بۆ ئەوەی کار و چالاکیەکانی ئەم بەشەمان بۆ ڕوون کاتەوە بزانین کاریان چییە و ئامانجیان چییە سڵاو سروەخان چۆنی سڵاو باشی ئێوە چۆنن زۆر سپاس بۆ تۆ یاخوا بەخێر بێن سروەخان ئەمڕۆ لەگەڵ ئەم مناڵ ئازیزانەیە هاتوون بۆ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بەشەکانی ترمان بەسەر کردەوە چوینە بەشی تەندروستی ئێستا هاتوون بۆ بەشی بەرنامەی پەروەردە ئەتوانی ئەم بەشەمان بۆ ڕوونکەیتەوە لە چی پێکاتووە کار و چالاکیەکانتان چییە ئامانجتان چییە؟ زۆر باشە یاخوا بەخێر بێن زۆر سپاس دیارە ئەم بەشە سەرپەرشتی کۆمەڵێک پرۆژەکەت ناوی خۆی بەخۆیەوەتی سەرپەرشتی پرۆژە پەروەردەیەکانەکە ئەگەر تۆزێک بە شێوازێکی سادەش باسی لێ بکەم ئەم بەشە لەسەر با بڵێن دوو بەرنامەکارەکە بەرنامەی پەروەردەی نافەرمی و پەروەردەی فەرمیش لە هەمان کاتە هەرێک لە پرۆژەکانی سەرچاوی لە ڕێکەوتنامەی مافەکانی مناڵەوە وەرگرتووە کە هەرێک لەو مافانە باس لە کۆمەڵێک با بڵێن مافی مناڵەکە و ئێمەش لێرە هەوڵمان ناوە لە ڕێگەی پرۆژەکانەوە دەستەوەریکەین ئەگەر پێناسەیەکی سادەی بکەم پرۆژەکان خۆی لە 6 مەڵبەندی ڕۆشنبیری کازیوی مناڵان نەگرێتەوە کە لە حەسارە کەرکووک لە چوارتایە لە بازیانە عربەت لە ناوکەمپی پەنابەران دواتریش دوو پرۆژەی لە ناو شاری سلەیمانیە بەدەر لەمانە سنتەرێک بۆ خاوەن پێداویستی تایبەت لە بەرەوەی مناڵانی خاوەن پێداویستی تایبەتیش بێبەش نەبن لە خزمەت گوزارەکانی ئەم بەرنامەیە ئەوەش ساڵانێکە خزمەت بە کۆمەڵێکی باش مناڵان ئەکات باخچەیەک بۆ مناڵانی پەنابەر لە ناوکەمپی پەنابەران دوانەوەندی شەی جەباری نمونەی هەرێک لەم پرۆژانەوەکو ئاماژەم پێکرد دیارە سەرچاوی لە ڕێکەوتنامەی مافەکانی مناڵەوە وەرگرتووە زۆر باشە وەرێکەوە بە جوارێکیش خزمەت گوزاری پێشکەشەکە زۆر باشە ئەتوانی سروەخان باسی تەمەنەکانمان بۆ بکەیت چونکە بەپێی تەمەنەکان کازیوەکان و سنتەری گەنجانی شتان هەیە وایە؟ بەڵێ دیارە مناڵانی سوودمەند لەم بەرنمەیە ئەتوانین بڵێن لە تەمەند 4 هەتاوەکو 18 ساڵ سوودمەند دەبێت لە پرۆگرامەکانی بەرنمەکانی ئەم پرۆگرامە ئەگەر باسێک لە کازیوەکان کەم مناڵانی تەمەند 6 بۆ 14 ساڵ ئەتوانێت سەردانی بەشەکانی بکە کە ئەوەش لێرەیە خۆی لە چەند بەشێکە گرێتەوە بەشێکی هونەریە و بەشێکی تەرفیهیە و لە هەمان کاتا بەهێزکردنی وانەکان ئامانجیشمان پەروەردەکردنی تاکێکی باوەڕ بەخۆبوو کە لە دوا ڕۆژە ببێتە کەسێکی با بڵێن بەهێز لەناو کۆمەڵگایە بەڵێ دەست خۆش بێت ئەگەر باس بەڵێ سروەخان
وتێ بەشەکانمان هوەریە بەشەکەی ترتان پەروەردەیە وایە؟ باشە باشە ئەتوانی بۆ ماڕوون بکەیتەوە بەشە هوەریەکانتان چین و پەروەردەیەکانتان چین کارەکانیان چییە؟ زۆر باشە من لە سەرەتای ئاماژەم پێکردوتم ئێمە بە بەرنامەی پەروەردەی فەرمی و پەروەردەی نافەرمی کارەکەی ئەگەر باسێک لە پەروەردەی فەرمی بکەین دیارەوە شتێکی ڕوونە باس لە قوتابخانەیەکەکەین کە بە مەنهەجێک لە کاتێکی دیاری کراوە بەرنامەکانی جێبەجێ ئەکات باخچەی مناڵانمان بە هەمان شێوە بە بەرنامەی پەروەردەی فەرمی ڕۆبەڕێەوە پەروەردەی نافەرمی تێکڕا و پرۆژانەی کەی وەکو کازیوەکان سنتەری ڕاهێنان بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت بە میتۆدی پەروەردەی نافەرمی ئەڕوە ئەگەر باس لە پەروەردەی نافەرمیش بکەین بە پێناسە سادەکەی ئەڵێ فێرکردنی مناڵ لە ڕێگەی یاریکردنەوە تر ئەشێ ئەم یاریکردنە هوەر بێت وەرزش بێت وێنەکێشان بێ شانۆ بێت تا کۆتایی ئامانجەکەش لە کۆتاییە فێرکردن و بەهێزکردنی توانەکانی مناڵە ئەگەر نمونەیەکی سادەتر بۆی مناڵە جوانەکانیش لە ئێمە تێبگا کاتێکە باس لە پەروەردەی نافەرمیەکەین لەوانەیە لە مێشکی خۆیان ئێستا دڵنیام هەریەک لە ئێوە کۆمەڵێک شت دروست بووە پێناسێکی سادەی بکەم بۆی بۆ ئەمانیش بەرچاوڕوونیەکیان هەبێ لە پەروەردەی فەرمیە ئەگەر باس لە کۆندامی هەناسە بکەیت بۆ هەریەک لە ئێوە قورسە وایە؟ بەڵێ باش ئەگەر من بێم بە پەروەردەی نافەرمی ئەم زانیاریە بگەێنم بە هەمان گروپی مناڵ دێم دوو زەرفی پنگوینە هێنم لەگەڵ قەسەبێکە ئەتوانم بەو شێوە سادەیە فێری کۆندامی هەناسەی بکەم و فێریشی بکەم کردارەکە چۆنە لێرەیان لای مناڵەکە ئەچەسبێت و خۆی دروستی کردووە لە بەرەوەی خۆی زەرفە پنگوینەکەی هێناوە خۆی قەسەبەکەی هێناوە خۆی بابەتەکەی دروست کرد و خۆشی کردارەکەی کردووە لێرەیە باشتر ئەچەسبێت دواتر کە ڕاتە قوتابخانە دڵنیام هەر کات کە باس لە کۆندامی هەناساکەن ئەم لە مێشکیا وێنایەک دروست بووە ئەزانێ شێوە سادەکەی چۆنە کۆدی ئەیاتی و دواتر بە باشترین شێوە لی واتە پەروەردەی فەرمی ئەو پەروەردەیە کە لە قوتابخانەکانە ڕاستە پەروەردەی نافەرمیش ئەو پەروەردەیە کە ئێوە کار ئاسانیەکەن بۆ شێوازی تێگەیشتن تەواو تەواوکەری پەروەردەی فەرمیە جیاوازیەکەی لەوەیە ئەم لە کاتێکی دیاری کراوە بۆ تەمەنێکی دیاری کراوە و لە بەرنمەیەکی دیاری کراوە ئەتوانێت کار بکە بەڵام پەروەردەی نافەرمی بۆ هەموو تەمەنێکە لە هەموو جێگایەک هەموو کەرەستەیەک ئەتوانین بەکاربێنین بۆی بتوانین مناڵان فێر بکەین و ببێتە پاڵپشتیەکی باشیش بۆ پەروەردەی فەرمی دەست خۆش بێت سروەخان پێمان خۆش ئەو پرسیارەکەین دڵنیا مناڵەکانی هاوڕێشم ئێستا و پرسیاریانلا دروست بووە کە کازیوەکان چەند چالاکیان هێ واتە وێنەکێشانە باس کرد هەروەها چەندین وازانم لانەیە پرسیارتان هەیە یان من ڕاستەوخۆ باسی لێ بکەم لە ڕاستی هەندێک شتمێشتەوە بۆی مناڵەکان خۆیان ببێ بە پرسیارێک ئەگەر من باس لە بەرنامەی پەروەردە بکەم دڵنیام کاتێکی زۆرمان ئەوێ بەڵام بەگشتی بۆی بەرچاوڕوونیەک لای مناڵە جوانەکانیشمان هەبێ مناڵە عزیزەکانمان هەبێت لە هەر یەک لە پرۆژەکانە وەرزش هەیە وێنەکێشان کاری دەستی شانۆ میوزیک کتێبخانە کە هانی مناڵان ئەیە بۆ کتێب خوێندنەوە لە هەمان کاتە نووسینی چیرۆک و نووسینی هۆنراوە ئەتوانم بڵێم خۆی کەمەوە لە دوو گروپە و خۆی ئاماژەم پێکرد گروپێکی پەروەردەیە گروپێکی کەیتر گروپێکی با بڵێن فێرکاریە گروپێکی کەی تەرفیهیە شان بەشانی ئەمانە هەمووی بۆی بۆ مناڵانیش تەنها ئێمە ئەزانین مافی خۆیان یاری بکەن کۆمەڵێک بەشی تەرفیهیشمانەیە وەکو پلەیستیشن دووگۆڵی دەست کۆمەڵێک ئەکتیڤیتی کە ڕۆژانە بۆ دڵخۆشکردنی مناڵەکان کاری لەسەرەکرێت کاتێکە باس لە میوزیکی شەکەین بەڕاستی چەند بەشێکی میوزیک کاتێکە باس لە وێنە کێشانەکەین یان لە هونەرەکانەکەین چەند بەشێکە وەکو سیرامیک وەکو گرافیک وەکو وێنە کێشان وەکو بەرنامەی ڕسایکلن کە بەڕاستی ئێمە زۆر ئیشمان لەسەر ئەوە کردووە هەوڵ بین هەر پارچەیەک بتوانین دروستیکەینەوە ئێمە دروستیکەینەوە دێرە ساڵانە بەرهەمی ئەم هەموو کار و چالاکیە لە پێشنگایەکی خێرخوازیە نمایش ئەکرێت کارەکان با بڵێن نرخێکی کەمی لەسەردا ئەنرێت بۆ ئەوەی هەموو ساڵێک ئێمە پرۆژەیەکمانەیە لە ژێر ناوی هاوکاری لە مناڵەوە بۆ مناڵ ئەو بەرهەمەی کە ساڵانە کۆکرێتەوە لە پێشنگایەکان نمایشەکرێت بفرۆشرێتەوە بۆ ئەوەی خزمەت بە جێگایەکی کە بگەێنی شوێنێکی کەکە با بڵێن خزمەت گوزاری پێ بگە باشە زۆر چاکە کاتە پێمان خۆشە بەشدار بن و سوودمەند بن لەو بەشانەی کە سروەخان باسی کرد سروەخان ئەها مناڵە عەزیزەکان هەر لە سەرەتاوە پێم وتن
مناڵپارێزی کوردستان لە ڕێی کازیوەکانەوە بەردەوام خولی باشتان بۆ کاتەوە بەردەوام هەوڵەیە هاوکاری مناڵان بکات باکردنەوەی خۆل هەروەها بەدابیکردنی ئەو شتانی کە پێویستیانە دەستان خۆش بێ هەمیشە سەرکەوتوو بن بەڕاستی ئێوە مادون و کاری زۆر باشەکەن دەستیەوەش خۆش بێت زۆر سپاس بۆ هاتنتان زۆر خۆشحاڵ بووین زۆر پێم سپاس خۆشە ئێوە و هاوڕێکانیشتان سەردانی هەریەک لەو پرۆژانە بکەن کە باسمان لێ کرد لەبەرەوەی بەڕاستی کادرێکی زۆر بەڕێز و پڕزانست لەو پرۆژانەیە خزمەتگوزاری پێشکەشەکەن کۆمەڵێک بەرنامەی جوانیان هەیە ڕۆژانە لەگەڵ مناڵەکانە جێبەجێکن من دڵنیام هەرێک لە ئێوە گەردەرفەتێک هەبێ و سەردانی یەکێک لەو کازیوانە بکەن کە باسمان لێ کرد نەکتەنها لە ناو شاری سلێمانی لە دەروی شاری سلێمانیش کۆمەڵێک بابەتی زۆر جوان وەرئەگرن کە بۆ ژیانی ڕۆژانی خۆشتان سوودی هەیە و دواتر بۆ قوتابخانەش هەر سوودی لێبێت زۆر باشە دەست خۆش بێ ئێستا لەگەڵ مناڵەکانی هاوڕێمانە ئەڕۆین بەشێکی تر ئەبینین بۆ ئەوەی کە سوودمەند دەست خۆش بێ زۆر سپاس مادوومان کردی سروەخان کاتێکی خۆش بەخێر بێت زۆر سپاس خواحافیزتان بێت مناڵەکان ئێمە هاتووین بۆ ئەم بەشە ناوی پرۆگرامی پاراستنی مناڵە پێمان خۆشە ئەم بەشەشتان پێ بناسیێنین بە هاوکاری ناسکخان سڵاو ئەم کاتەوە باش سڵاوگیان بەخێر بێن زۆر سپاس بژیان بەخێر بێن سەرچاوم پێمان خۆشە ئەم بەشەمان پێ بناسیێنی و کار و چالاکی ئەم بەشە چییە؟ باشگەن حەزەکەم بۆی مناڵە چاوگەشتەکانمان زیاتر تێبگەن لێمە پرۆگرامی پاراستنی مناڵ لە پرۆژەی پاراستنی مناڵ و گرتنەخۆ پێکاتەوە تۆزەی کە ڕۆزم ئەچنە بەشی گرتنەخۆمان پاراستنی مناڵتا من بۆ باسەکەم پاراستنی مناڵ پرۆژەی پێشتر مناڵی سەرجادەمان هەبووە بەڵام خۆشبەختانە ئێستا ئەوە مناڵانەکەم بۆتەوانێ ئێستا پرۆژەی ئەو مناڵانەمان هەیە کە لەسەر ترافیک و شوێنە گشتەکان ئیشەکەن پێوترێ پرۆژەی پاراستنی مناڵی ئیشکەر ئەم پرۆژەیەمان لە دوو توێژەر پێک هاتووە لەگەڵ دوو سایقمان هەیە یەکیان بۆ ڕۆژێکیان بۆ شەوە لەگەڵ پۆلیسی نەوجوانان 6 پۆلیس بە هەماهەنگی قایمقامێتی سلێمانی و پۆلیسی نەوجوانان ئەم ئیشە ئەکرێت ڕۆژانە ئەم پاسە و توێژەرەکان دەرئەچن بۆ سەرجادە و شوێنە گشتەکان تا بزان ئەو مناڵانەی کە کار ئەکەن لە سەرجادە و شوێنە گشتەکانە ئەو مناڵانە لەگەڵ پاسەکە ئەبرێنە پۆلیسی نەوجوانان بۆ ئەوەی بیان پارێزی نەچی لە مەترسیەکانی سەرجادە ئەو مەترسیانی کە لە سەرجادە هەیە مەسەلەن ناوانێ مناڵەکان تووشی کێشەی ئەو بن سیارە لێیان بە یاخود لەلایەن کەسێکەوە ئیستیغلال بکرێن لەبەرەوە یاخود گەرمایی هاوین ئەزان چەند خراپە مناڵینە ئەبێتە هۆی ئەوەی کە نەخۆشمان خات لەبەرەوە بە تایبەتی ئێستا کە کۆرۆنا بڵاوە بۆی ئەو مناڵانە بیان پارێزین لە هەموو ئەم مەترسیانە ئێمە توێژەرەکانی ئێمە بە پاسەکەی ئێمە ئەبرێنە پۆلیسی نەوجوانان بانی وەلی ئەمرەکانیان نەکرێن دایکیان بێ باوکیان بێ خوشکوبرای گەورەیان بێ بانیان نەکرێنە ئەوێ پیان ئەوترێت کە ئەم ئیشەی کە مناڵەکان ئەیکەن لە سەرجادە خطورە و مەترسیەکانی بۆ مناڵەکانی ئەوان بەم شێوەیەیە دواتر مناڵەکان لەگەڵ دایە و بابی خوانە تەسلیم ئەکرێنەوانێ و ئەگەڕێنەوە بۆ خێزان و بە خێزانەکانیش تاهودیە وەرەگرێ کە جارێکی کە ئەم مناڵانە نچنەوە سەرجادە کاریان پێ بکرێ چکانە ئەم مناڵانە مافی خۆیانە کە کار نەکەن کە بخوێنن وانە؟ پرۆژەی کەشمان هەیە پرۆژەی لادانی نەوجوانان بۆ ئەو مناڵانی کە کێشەی یاساییان هەیە مەڵێن مناڵێکمان هەیە لە بازاڕە یا لە شوێنێک ترا بۆ هۆی کەسێکی گەورەوانە تووشی کێشەیەکی یاساییە بێ مەسەن دوور بە مەسەرەن دزیکردنێکە شەڕێکە ئەمانە ئەم کێشە یاسایانە ئێمە وەکو مناڵپارێزی کوردستان کارمەندێکی خۆمان و لەگەڵ محامیەکمان داناوە بۆی پارێزگاری لەم مناڵانە بکە لە ناو دادگای نەوجوانانە دادگای نەوجوانانمان هەیە مناڵینە ئەو دادگایە تایبەتە بە مناڵ بۆ ئەوەی مناڵەکان لەگەڵ گەورەکان جیا بکرێنەوانێ ئەو حاکمەی کە لەگەڵ مناڵە کار ئەکات زۆر ینی بڕوای بە مافی مناڵ هەیە زۆر بە هادئی لەگەڵ مناڵەکانە دادگاییان ئەکات و بەپی ئەو کێشەی کە هەیەی حاکمەکە کار لەسەر یاسای مناڵانەکە یاسای کشمان هەیە پێوترێ یاسای مناڵانمان هەیە کە پێوترێت چاودێری نەوجوانان ئەم بەپی ئەم یاسایە بڵین دادگای مناڵان نەکرێت ئێمە وەکو مناڵپارێز دائیمەن کارمەندی ئێمە و مەحامی ئێمە ئامادەیە بۆ ئەوەی بتوانین پارێزگاری لە مناڵەکان بکەین
پرۆژەیەکی کەمان هەیە پرۆژەی بە دوواداچوونی کەیسمان هەیە کە مناڵێک لە مەترسیا بێت یاخود لەلایەن خێزانەوە بێ لەسەر جادە بێ لە قوتابخانەیە بێ کە کێشەیەکی هەبێت توندوتیژی بەرامبەرکرا بێ توندوتیژەکانیشمان هەیە مناڵینە ئەو مەسەن ئیهمالکردن توندوتیژیە جەستەی و لێیان توندوتیژیە توندوتیژی سێکسیمان هەیە ئەنی مەجموعەت توندوتیژیمان هەیە ئێمە وەکو مناڵپارێزی کوردستان دایمەن کارمەندی ئێمە ینی لە کارایە بۆ ئەوەی کە بتان پارێزیە مناڵەکان بپارێزرێن لەو توندوتیژانەی کە هەیە چونکە هەموو مناڵێک مەسەن مافی خۆیەتی کە بپارێزرێت لە هەموو ئەو کێشانەی کە هەیە مافی خۆیەتی بخوێنێ مافی خۆیەتی تەندروستی پارێزرێ لە ڕووی خۆراکەوانێ تەندروستی پارێزرێ معنی لە هەموو ئەو کێشانەی کە هەیە ئێمە وەکو مناڵپارێزی کوردستان ئامادەین کە کاری بۆکەین پرۆژی باشە من پرسیارێکم هەیە ئەگەر مناڵێک تووشی کێشەیەک بوو ئێوە پێتان نەزانی ئەو مناڵە چۆن خۆی بگەێنێتە ئێوە چۆن بەهانایەوە چن واتە چۆن پەیوەندیتان پێوە بەڵێ ئێمە وەکو مناڵەکان ئێستا وەکو مناڵپارێزی کوردستان بە هەمانگی لەگەڵ بەڕێوبەرایەتی گشتی چاودێری کۆمەڵایەتیە لەگەڵ هێڵی گەرمی مناڵانمان هەیە مناڵینە کە ژمارەکەی 116ەیە ئێمە ئەتوانین لێە 116 ئەدی بڵێنەوە زۆر باشە تووشێر کێشەیەک بوون خوا نەخواسە پەیوەندیکەن بە ژمارە 116ەوە ئەو کاتە یەن بەهاناتانەوە باشە؟ بەڵێ و ئەو مناڵیشی مەسەرەن مناڵمان هەیە تەمەنی لەوانەیە 13 و 14 بێ خۆی تۆزێ شوێنەکان بزانێت ئەتوانێت بێتە ناو ڕێکخراوی مناڵپارێزەوە ئێمە بە هەمان شێوە ئەتوانین هاوکاری بن یاخود بە گەورەیەک بڵێ من ئەو گەورەی کە مەسەرەن کەسیقەی پێ هەیە ئەزانێت فعلەن ئەی پارێزێت بەو بڵێ من ئەم کێشەیەم هەیە بە ڕێکخراوی مناڵپارێزم بۆ ببوتێ ئێمە ئامادەین بە هەموو شێوەیەک کێشەکەی بۆ حەل بکەین. زۆر باشە دەست خۆش بێ زۆر سپاس مناڵەکان پرسیارتان هەیە؟ ئەی بیرتان ماوە پەیوەندیەکەن بە ژمارە چەنەوە؟ 116 کێ پێمەڵێ لە چ کاتێکا پێویستە پەیوەندی بکەین؟ لە کاتێکا کە کێشەیەکمان هەبێ کە کێشەیەکمان هەبێ کە پێویستمان بە هاوکاری بێ ئەتوانن مناڵپارێزی کوردستان لە ڕێگەی ژمارە 116 هاوکاریمان بکەن دەست خۆش هەموو کاتێک ئێمە خزمەکاری ئێوەی بچووکین زۆر سپاس بۆ تۆ دادا سپاس پێمان خۆشە بڕۆینە بەشێکی تر لەگەڵ زیتەڵی هاوڕێمان زۆر سپاس ئەرکی کێشە زۆر سپاس بۆ زانیاریە بە سوودانی کە بەخشی و بێمە سپاس بۆەوە بەخێر بۆ ئێوە زۆر سپاس زۆر باشە مناڵ ئازیزەکان ئێستا لە بەشێکی تری ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانی ئەویش بەشی گرتنەخۆیە با سڵاوێک لە هەژاخان بکەین و ئەم بەشەمان بۆ باس بکە سڵاو هەژاخان چۆنی؟ سڵاوتان لێبێ بەخێر بێن یاخوا زۆر سپاس هەژاخان ئەگەر بکرێ باسی ئەم بەشەمان بۆ بکەی کار و چالاکیەکانی ئەم بەشە چییە گرنگەکەتان چییە بۆ مناڵان؟ سەرەتا بەخێر هاتنتانەکەم بەخێر هاتنیە مناڵە جوانە چاوگۆشانەکەم بەخێر بێن سەرچاو بەشی گرتنەخۆ هەر لە سەرەتای دروستبوونی مناڵپارێزی کوردستانەوە ئەم بەشەش دروست بووە تایبەتە بەو مناڵانەی کە پێویستیان بە هاوکاریە ئەو مناڵانەی کە پێویستیان بەوەیە کە دووبارە بە هەر هۆیەک بێدا بڕاون لە خوێندن و دووبارە بگەڕێنرێنەوە بەرخوێندن ئێمە هەتا بتوانین هاوکاریانەکەین بە بەردەوامی سەردانیانەکەین سەردانی خێزانەکانەکەین هەر هاوکارێکی تریشیان پێویست بێ ئێمە بەبێ توانە و ئەگەر بۆشمان نەکرێشتەکە یعنی هیچ پەیوەندێکی بە ئێمە نەبێ هاوکاری تەندروستی بێ هاوکاری هەر هاوکارێکی تر بێ ڕەوانەی بەشەکانی تری ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانیانەکەی بەڵام ئامانجی سەرەکی بەشەکە ئەوەیە کە منداڵەکان بەردەوام بن لە خوێندن و بە هیچ شێوەیەک دانەبڕێن لە خوێندن لەبەرەوەی ئێمە ئەزانین بە خوێندن و بە هەوڵان و تێکۆشانی مناڵەکان داهاتوویەکی زۆر باش و ڕۆشنیانەوێت باشە هەژاخان مەرجتان چییە بۆ ئەو کەسانی کێنە ئێرە ئەو هاوکاریانە وەرەگرن واتە ئەبێت چ مەرجێکیان تیابێ ئەبێ ئەو خێزانانە پێویستیان بە هاوکاری بێت زۆربەی خێزانەکان پێویستیان بە هاوکاری مادی هەیە پێویستەکە هاوکاریان بکرێت و بەردەوام سەردانیان بکرێت و ئاگامان لە بارودۆخی خێزانەکە بێت ئەگەر پێویستیان پێ بوو ئەو مەرجانە شمولی کرد کە هاوکاری بکرێن ئێمەش دوای ئەوەی کە سەردانیانەکەین هاوکارەکانیان بۆ ئۆکەین باشە ئێوە تەنیا مناڵی سلێمانی یەنە ئێرەی واتە تەنیا بۆ مناڵی سلێمانیە؟ نەخێر لە سلێمانی هەمانە لە قەزا و ناحیەکانی سەر بە سلێمانی ژمارەیەکی زۆر مناڵمان هەیە کە سوودمەندن ڕاست و هەروەها لە هەولێر و لە دهۆک و لە کەرکووکیش منداڵان هەیە کە سوودمەندی بەشی گرتنەخۆن
واتە ئێوە جیاوازی ناکەن لە بینی شارەکان و نەتەوەکان و ئاین و نەژاتە وایە؟ جیاوازیەکمان نیە هەر مناڵێک پێویستی بە هاوکاری مادی هەبێ ئێمە ئەگەر مانجەکان شمولی بکات ئێمە یەکسەر هاوکاریەکەی پێشکەشەکەن هیچ نەدین نا ئەوەی کە سەر بە چ شوێنێکن لە چ شارێکەژین ئەو شتانە هیچ پەیوەندی بە بەشی گشتنەخۆ نییە. باشە هەژار خان ئەوەی بیرە بێ تا ئێستا چەند مناڵ سوودمەند بووە لەم ڕێکخراوە وەکو بەشەکەی ئێواڵێ؟ بەڵێ وەک باسم کرد بەشی گرتنەخۆ هەر لە سەرەتای دروستبوونی مناڵپارێزەوە دروست بووە لە سەرەتاوە هەتا ئێستا نزیکەی 12,000 مناڵ سوودمەند بوون لە بەشی گرتنەخۆوە لە ئێستاشدا لەم دەقەیە بڵێن نزیکەی 1300 مناڵ سوودمەندی بەشی گرتنەخۆ. مناڵەکان ئێوە هەمووتان لە قوتابخانەن وایە؟ کەواتە زۆر گرنگە وەکو کە بۆی باسکردین پێویستە ئێوە بەردەوام بن لە خوێندن و هەروەها گرنگیەکی زۆر بە خوێندنتان بن باشە؟ زۆر چاکە پێمان خۆشە بڕۆین بۆ بەشێکی تریش زۆر سپاس بۆ خزمەتانی کە بە بواری مناڵانیەکەن دەستان خۆش بێ هەر بمێنن. زۆر سپاس بۆ تۆ خوارد لەگەڵ. مناڵەکانی هاوڕێمان هاتوونێتە بەشێکی تر پێمان خۆش بوو ئەم بەشە شتان پێ بناسیێنین ئەم بەشە ناوی گەشەپێدانی توانای گەنجانە. هەمووتان بۆ تەمەنەیە تێپەڕن بۆیە پێمان خۆشە سوودمەند بن لەو کار و چالاکیانەی کە ئەمڕۆ کاک عومەر بۆمان باسەکە. سڵاو لێبێت. سڵاو لە ئێوەش بەخێر بێن مناڵە چاوگەشەکان کە ئێوە گەورە بوون لە کازیوەکان فێری خولیای هونەر قولەکانی هونەر و وەرزش وەمانەتان فێربوون کە گەورە بوون یەنە لای ئێمە لە بەرنامەی گەشەپێدانی توانای گەنجان ئەو خولانەی لە کازیوەکانە فێربوون لای ئێمە ژەماشت بەردەوام بەکارەکانی بەکار و چالاشەکانی خۆتانێن مناڵەکان لەوێ خولی وەرزشی لێیە مۆزیکی لێیە خولی فێربوونی زمانی لێیە کۆمپیوتەری لێیە ئەو خولانەی کە لە کازیوەکان فێربوون ئەتوان لێرەش لای ئێمە بەردەوام بن لەگەڵمانە شەڵاکە گەورە بوون چاوەڕێتانەکەن لە تاکۆتە. ئەم بەشە لە تەمەنی چەنەوە ئەتوانن؟ لە تەمەنی 14 ساڵیەوە هەتا 35 ساڵی. 14 بۆ 35 بەڵێ دەستخۆش. زیتەڵی هاوڕێم پرسیارە هەیە؟ باشە ئەو بەشانەی کە لە ناو سەنتەری گەنجانە هەیە چی و چی؟ بەشی زمانە خولی زمانە فێربوونی زمان خولی خولە پیشەیەکان هەیە درومان سەرتاشی ئارایشگا خولی وەرزشیمان هەیە. بەڵێ زۆر باشە ئەوانە شتی زۆر باشن کەواتە ئێمەش کە چووی ناو تەمەنەوە بووین بە گەنج ئەو کاتە ئەچین بۆ سەنتەرەکانی گەنجان باشە مناڵینە؟ دەست خۆش کاک عومەرجان ئەرکی کێشا بەڕاستی زانیاریەکانە زۆر باش بوو هەمیشە لە کار و خزمەتا بن دەستان خۆش بێ. پێمان خۆشە کە مناڵەکان لە تەمەنی 14 ساڵ بەرەو سەرەوە ئەتوانن بەردەوام بن بەدەر لە کازیوەکان بێن بۆ سەرتەری گەنجان و پەرە بدەن بە تواناکاریان. زۆر سپاس ئەرکی کێشا زۆر سپاس بۆ تۆ. دەست خۆش بێ مناڵەکان با بڕۆیە بەشێکی تر. با بڕۆین. مناڵە ئازیزەکان ئێستا لە کۆتا بەشی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانی کە ئەویش بەشێکی زۆر گرنگ و خۆشە بۆ ئێمەزان بۆ لەبەرەوەی بابەتی خوێندنەوەیە ئەویش بەشی گۆڤاری پەپولەیە کە چەندین بڕگە و بابەت و نووسراوی گرنگی تایە. ئێستا هاتووینەتە لای کاک نەریمانی بەڕێز بۆ ئەوەی باسی گۆڤاری پەپولەمان بۆ بکە بزانین چۆنە و چییە و چی ئەکەن و چی ناکەن. سڵاو لەبێ کاک نەریمان. سڵاو لە بەڕێزشتان. زۆر سپاس کاک نەریمان. ئەمڕۆ ئێمە لەگەڵم مناڵە ئازیزانەیە هاتووین باسی بەشی گۆڤاری پەپولەمان بۆ وەکەیە گەرەرک نەبێ. بەخێر بێن سەرچاو پێشەشی زۆر بەخێراتنتانەکەین زۆر سپاس بۆ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و بۆ گۆڤاری پەپولە. گۆڤارەکەمان گۆڤارێکی ڕۆشنبیری پەروەردەیی منداڵانە یەکەم ژمارەی لە بەهاری ساڵی 1992 هەتا ئێستا بڵێن 24 ساڵ تەمەنیەتی 24 ساڵ تەمەنیەتی کۆتا ژمارەی مانگی تەمووزەمان 285 بووە. گۆڤارەکەمان لە چەندین بابەتی تیا هەیە لە 24 لاپەڕە پێک دێت لە هۆنراوەی تایە چیرۆشی پەروەردەیی زانستی تایە هەندێک بابەتی ئەنیمی تایە ناساندنی ئەو فیلم کارتۆنانە بۆ مناڵ
لە کەیاسەری هەڵداوە چێ دروستی کردووە چێ بەشداری تێدا کردووە بابەتی زانستیمان هەیە و بابەتی فێربوونی زمانی ئینگلیزیشمان هەیە و لەگەڵ بابەتێکیشمان هەیە کە هەموو ژمارەیەک بڵاویەکەینەوە بە ناوی نیشتیمانەکەمان بناسە هەر ژمارە و شارێک شارۆچکەیە گوندێکی کوردستانی تایە لە هەر چوار پارچەکەی کوردستان باسێکی کورتیەکەین وەکو پێناسەیەک بۆ مناڵان تا ئاگادار بن کە ئاگاداری مێژووی وڵاتەکەمان بین بابەتیشی کەشمان هەیە بە ناوی زمانە شیرینەکەمانەوە کە لە زۆربەی ژمارەکانمانە هەندێک وشەی کوردی بۆ مناڵەکان شیەکەینەوە تا زیاتر شارەزایی لە زمانی کوردیا هەبین و دوو لاپەڕەشمان هەیە هەموو مانگێک تایبەتە بە بەرهەمی ئەو مناڵە چاوگەشانەی وەکوێەوە بۆمانێنن بە ناوی دەست و چاوتان خۆش بێ نیشەڵا ئیتر هیواداری لە دوایەوە سەرێکی گۆڤارەکە بکەنم ژمارەیەوەش بەرهەممان بۆ بنێرن بە ناوی ئێوەشی تابێت ئیتر هەر لە تابلۆ دروستکردن نابێت یا بابەتێکی هۆنراوە بێ یا چیرۆشێکە خۆت بە خەیاڵ هاتبێت لە قوتابخانە ڕووداوێکی بینی بێت بۆمان بنێرینە مەش لەم ژمارانەیە بڵاوێکێنەوە و زۆر باشە دەست خۆش بێکاتە مناڵەکان گوێتان لێبوو ئەتوانن هەر بابەتێک چیرۆک نووسین بێ یاخود وێنەی خۆتان بێ چالاکی و بەهرەکانی خۆتان بێ ئەتوانن بینێرن بۆ گۆڤاری پەپولە و لەوێ بۆتان بڵاوەکەنەوە کاندەریمان پرسیارێک بابەتەکان هەمووی گەورەی نووسنیان بابەتی مناڵانی بابەتەکان ڕاستە گەورە هەندێکی ئەنووسێ بەڵام لە زمانی مناڵی و نووسێ زۆربەی بابەتەکانیشمان چۆن ئێستا لێ دەشانیە ئیشارەتن پێ مناڵ خۆی نووسێت ئێمە ساڵانە پێشبڕکێشمانەیە زۆربەی بابەتەکانمان هەموو ساڵێک لە یادی دەرچوونی یەکەم ژماری گۆڤاری پەپولە پێشبڕکێ بۆ مناڵان سازەکەی مناڵان خۆیان چیرۆک و هۆنراوە نووسنە ئەگەر ئێستا مناڵەکان سێریشی لاپەڕەکانی بکەن زۆرێک لە بابەتەکان مناڵ خۆی نووسێت هەم هۆنراوەیە چیرۆکە تابلۆی نووسیوە یا بابەتیشی بۆ نمونە چیرۆکێکی بۆ وەرجێڕاوی لەسەر زمانێکیکەوە بۆ زمانی کوردی زۆر باشە ئەمە چالاکیشی تایە بەڵێ ئەوە چالاکی شاری یایی بڵێ بیبینن ئەمەم چالاکیان ناتوان خۆشیان بیکەن باشە ئەو گۆڤارە بەپارەیە ئەو گۆڤارە ئێمە ژماریشی زۆری ئەچێتە کتێبخانەکانی قوتابخانەکانەوە یا کتێبخانە گشتیەکان و دەستگا ڕۆشنبیرەکانی مناڵان و بەڵێ بەشێکیشی لە بازاردا دەفرۆشرێت زۆر باشە ئەکەواتە لە قوتابخانەکانیشم گۆڤارە هەیە وایە ئەگەر لەوێ خۆیان هەندێک لە بەڕێوەبەری قوتابخانەکان بۆ کتێبخانەکانیان ئەیکڕن لەوێدایانێ زۆر باش خۆش ناڵەکان ئەو پرسیارتانەیە لەسەر گۆڤاری پەپول لە چەند کەس گۆڤاری پەپولەی بینیەوە پێشتر خوێندوێتەوە زۆر باشە کەواتە سووتان لە بابەتەکانی بینیوە وایە دەبە هیوایم ڕێژەیەکی زۆر زیاترتان بیخوێندنەوە چونکە بەڕاستی گۆڤارێکی زۆر خۆشە من ئەو کاتەی زۆر پچکۆلەتر بووم گورج و گۆڵی باوکم بۆ یەکڕیم و بۆیە هێنامەوە ئەم خوێندەوە ئێستاش بەردەوامەی خوێنمەوە زۆر چیرۆکە چمە گوندەکان و بۆ مناڵانی خوێنمەوە لەم گۆڤارە ئازیزە سوودی لێوەرەگرن بۆ هیوایم کە ئێوەش توانن بەردەوام ئەم گۆڤارە ئازیزە بخوێنەوە زۆر سپاس بۆ ڕێکخراوی مناڵپارێزیش کە هەمیشە لە خزمەت مناڵانایە چ بە نووسین بێ چ بە خزمەت پێشکەشکردنی خزمەت گوزاری بێ بەڕاستی کاری زۆر باشەکەن دەواریان وا بەرەو کۆتایی بەرنامەکە چین هیچ چاکە شزی تەڵی هاوڕێم پێمان خۆشەکە مناڵەکانی هاوڕێشمان سوودمەند بن لەم گۆڤارە و کاگنەریمان وەکو دیاری لەلایەن مناڵپارێزی کوردستانەوە پێشکەشمان بکات ئەمەش دیاری گۆڤاری پەپولەیە هیوادارم بیخوێنەوە و سەرنجی خۆتانمان بۆ بدێن مناڵەکانی هاوڕێمان ئێوەش بەردەوام بیخوێنەوە ئەشتوانن وەکو کە باسمان کرد کار و چالاکیەکانی خۆتان بنێرن بۆ گۆڤاری پەپولە وەک چۆن ئەو مناڵانەی کە ناردویانە ئەتوانن بیبینن وەکو ئەوان بۆتان بڵاوکەنەوە لەگەڵ ئەوەشا ئەتوانن شەوانە بەر لە خەوتن چیرۆکەکانیان بخوێنەوە سوودمەند بن لێوەی ئێمە هیچی وامان نەماوە لە کۆتاییە ئەڵێن زۆر سپاس بۆ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بۆ ئەو هاوڕێیانەمان کە بێماندووبوون بەردەوام لێرە خزمەتەکەن ئێمە هەموو بەشەکانمان بەسەر کردەوە شارەزاییەکی زۆر باشمان وەرگرت بۆ هیوایم کە سوودی باش لەم ناوەندەوە بڵاو بێتەوە بۆ هەموو مناڵانی کوردستان زۆر سپاسان دەکەین زۆر دڵخۆش بووین کە ئەمڕۆ سەردانی ئەم ڕێکخراوە بە سوودەمان کرد زۆر سپاسە تا کاتێکی تر و بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرین مناڵەکان با پێکەوە بڵێن ماڵەوە